سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاوڕێنەی هاوکار ماتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی ڕۆژمۆزدی پترۆشیمی چوار لە ئیلام. دەست بەسەرکردنی شارۆمەندێک لە پیرانشار. ناڕوونی چارەنووسی عوسمان مامە لە گرتوخانەی ئیتلاعاتی بۆکان. خۆپێشاندانی خەڵکی گۆهەرزەی سەربەشاری ئامێدی دژ بە تورکیا. ڕێپێوانی خەڵکی شەنگال دژ بە هێرشەکانی تورکیا. گواستنەوەی چەکدارە ئیسلامگەرەکانی سووریا بۆ هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە. کۆبوونەوەی کارگەرانی شرکەتی تەعاونی مەسکەنی پاکداشت و دەست بەسەرکردنی زۆهرە دادڕەست و بانکێشتی 8 چالاکی مافی ژنان لە گیلان. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی ڕۆژمۆزدی پێترۆشیمی چوار لە ئیلام. ڕۆژی چوارشەممە 20 پوشپەڕ کرێکارانی ڕۆژمۆزدی شاغەڵا پێترۆشیمی چوار ئیلام بۆ چەندۆمین ڕۆژی بەردەوام لە ئاستدۆخی خراپی پیشەیی و ماعیشەتی کۆبوونەوە. ماوەی 4 ساڵە کە نزیک بە 600 کرێکاری ڕۆژمۆزد بە گرێبەستی یەکمانگەوە لە پێترۆشیمی چواری ئیلام کار دەکەن. کرێکاران کەمترین حەقدەست وەردەگرن و لە هەموو مەزایەکانی کرێکاری پەیمانی و ڕەسمی بێبەشن. کرێکارانی ناڕازی دەڵێن کە 4 ساڵە خاوەنکار بەڵێنی گۆڕانی گرێبەستەکان و بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکانی داوە، بەڵام هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەی کرێکاران هەڵنەگرتووە. کرێکارێک لەو بارەیەوە دەڵێت کە لەم دوایانەدا بڕیاریاندا گرێبەستەکان لە یەکمانگەوە بۆ 1 ساڵە بگۆڕن، بەڵام کاتێک قەراردادەکانمان بینی هیچ گۆڕانکاریەکی تێدا نەکرابوو. دەست بەسەرکردنی شارۆمەندێک لە شاری پیرانشار. ڕۆژی سێشەممە 19 پوشپەڕ شارۆمەندێکی خەڵکی پیرانشار بە ناوی ئومید ئەحمەدی پاشت بانکێش بۆ دادگای و شارە دەست بەسەر کرا. بەپێی زانیاریەکان ئومید ئەحمەدی پاش لێپرسینەوە بۆ یەکێک لە گرتوخانە ئەمنیەتیەکانی شاری ورمێ گوازراوەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بانکران، ڕفاندن و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەکەی لە بەردەستدانی. کەمی بەرق و داخرانی 15 پارێزگای ئێران. دەوڵات بە مەبەستی ڕێگری لە کوژانەوەی سەراسەری کارەبا و بڕینی پلان بۆ داڕژراوی بەرق. ئیدارە دەوڵاتیەکانی 15 پارێزگا لەوانە کوردستان و کرماشانی بۆ ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەڕ داخست. بەپێی ڕاگەاندنی دەوڵەت، ئیدارە دەوڵەتی و شرکەتە خصوصیەکانی پارێزگاکانی سمنان، زەنجان، خوزستان، قۆم، بوشێری مەرکەزی، ئیسفەهان، یەزد، سیستان و بەلوچستان، چوارمەحاڵ و بەختیاری، خۆراسانی جنوبی، لۆڕستان، کرماشان و کوردستان لە ڕۆژی پێنجشەممە داخراون. بڕینی بەردەوامی ئاو بەرق ناڕەزایەتی بەرینی خەڵکی لێکەوتوێتەوە. هاونیشتمانیان دەڵێن کە دەوڵەت وەڵامی داواکاری خەڵک ناداتەوە، بەڵام بۆ شانۆی هەڵبژاردن و مەراسمەکانی مانگی موحەڕەم ئاو بەرقی خۆڕایی دابین دەکات. ناڕوونی چارەنووسی عوسمان مامە لە گرتوخانەی ئیتلاعاتی بۆکان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی عوسمان مامە پاش تێپەڕبوونی 600 ڕۆژە بەسەر کاتی ڕەفاندنی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە ناڕوونی ماوەتەوە. لە ماوەی 600 ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی عوسمان مامە بەردەوام سەردانی ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانیان کردووە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ وەڵامێکی ڕوونیان بەو خێزانە نیگەرانە نەداوەتەوە. عوسمان مامە لە ماوەی بەندکرانیدا هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا نەبووە و ئەو بابەتە بووەتە هۆی نیگەرانی کەسوکاری و تەنیا وەڵامێک کە ئیدارەی ئیتلاعات داوێتیەوە ئەوە بووە کە ناوبرا و نەمردووە. خۆپێشاندانی خەڵکی گۆهەرزەی سەر بە شاری ئامێدی دژ بە تورکیا. ڕۆژی چوارشەممە 20 پوشپەڕ دانیشتوانی گوندی گەوهەرزەی سەر بە شاری ئامێدی لە هەرێمی کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا خۆپێشاندانیان کرد. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەرتەشی تورکیا هێزێکی زۆری نظامی لە پارێزگای دوهۆک جێگیر کردووە و بەهۆی ئۆپراسیۆنەکانی زیانێکی زۆر بە ژینگە و ڕەزوباخی گوندنشینان گەشتووە. لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورکیا چەندین گۆند چۆڵکراون و هێزەکانی ئەرتەشی تورکیاش بە دانانی خاڵی پشکنین ئازاری خەڵکی ناوچەکەیان داوە. هەڵسوکەوتی وەحشیانەی ئەرتەشی داگیرکەری تورکیا ناڕەزایەتی بەرینی دانیشتوانی شاری ئامێدی لێکەوتوێتەوە و ناڕازیان داوای چوونە دەرەوەی هێزەکانی تورکیا دەکەن. ڕێپێوانی خەڵکی شەنگال دژ بە هێرشەکانی تورکیا.
ڕۆژی چوارشەممە 20 پوشپەر خەڵکی شنگال دژ بە هێرشەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر کارمەندانی چراتیوی کۆبوونەوە و ڕێپێوانێکی گەورەیان بەڕێوە برد. چەند ڕۆژ لەوەبەر پابادێکی تورکیا ئۆتۆمۆبیلی کارمەندانی چراتیوی و ڕادیۆ FMی کردە ئامانج و بەهۆیەوە 3 کەس بە سەختی بریندار بوون. ڕۆژی چوارشەممە دانیشتوانی شنگال دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر میدیای ئازاد و داگیرکردنی خاکێرەمی کوردستان و ڕژانە سەرشەقام بوو بە وتنەوەی درۆژم خوازیاری کاردانەوەی جددی دەوڵەتی عێراق بەرامبەر بە پێشێلکاریەکانی تورکیا بوون. گواستنەوەی چەکدارە ئیسلامگەرەکانی سووریا بۆ هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە. بەڕێوەبەرایەتی ناوەندی شیکاری و توێژینەوەی ستاندارد ڕۆژی چوارشەممە 20 پوشپەر ڕایگەاند. دەوڵەتی تورکیا بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ گەریلاکانی پەکەکە گروپە ئیسلامگەرەکانی سووریای بۆ خاکی هەرێمی کوردستان گواستوێتەوە. مەسعود عەبدولخالق لەو بارەوە ڕایگەیاند کە گواستنەوەی چەکدارانی تونداژۆی سووریا بۆ قەندیل و ئاسۆز لە هەرێمی کوردستان مەترسی لەسەر ئەمنیەتی عێراق و ئێران ساز دەکات. بە پێی دوایین زانیاریەکان ئەرتەشی تورکیا 15 کیلومتری دیکە بۆ نێو خاکی هەرێمی کوردستان پێشڕەوی کردووە و کاربەدەستانی عێراق بێدەنگیان ڕاگرتووە. دەوڵەتی تورک لە سەرەتای ساڵی 2023 زاینی و پاشتەوا بوونی پەیمان نامەی لۆزان پلانی بۆ داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان بە بیانووی لە ناوبردنی پەکەکە داناوە و مەبەستی لە ناوبردنی قەوارەی حکوومەتی هەرێمی کوردستانە. کۆبوونەوەی کارگەرانی شرکەتی تەعاونی مەسکەنی پاکدەشت ڕۆژی چوارشەممە 20 پوشپەر کرێکارانی شرکەتی تەعاونی مەسکەنی پاکدەشت لە ناڕەزایەتی بە ناڕوونی چارەنووسی زەویەکانیان کۆبوونەتەوە. بە پێی زانیاریەکان ماوەی 19 ساڵە کرێکارانی شرکەتی تەعاونی مەسکەنی پاکدەشت 90 هێکتار زەویان کڕیوە بەڵام هێشتا مۆڵەتی دروستکردنی خانوو و بەڵگەی مەحزەریان وەرنەگرتووە. بە وتەی کرێکارانی ناڕازی سەردەمێک ئەو زەمینانەیان کڕیوە کە نرخی هەر دراوەیەکی زێر کەمتر لە 100,000 تمەن و نرخی هەر دۆلاری ئەمریکا کەمتر لە 1000 تمەن بووە. ئێستا شرکەتی تەعاونی پاکدەشت کرێکارانی لە بلا تەکلیفی داهێشتۆتەوە و وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. ناڕەزایەتی دانیشتوانی گوندی ئەسپیدانی خوراسانی شوماڵی لە ئاست بێئاوی. دانیشتوانی گوندی ئەسپیدانی خوراسانی شوماڵی ڕۆژی چوارشەممە 20 پوشپەر لە ئاست نەبوونی ئاوی خواردنەوە و با یەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان 500 خێزانی خەڵکی گوندی ئەسپیدان ماوەی 15 ساڵە چاوەڕێی سازکردنی پڕۆژەی ئاوی خواردنەوەی و گوندن و لەو ماوەیەدا 4 سەر و کۆمار گۆڕاوە، بەڵام پرۆژەکە هێشتا جێبەجێ نەکراوە و خەڵک بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە سەرگەردانن. پەیامی ئیسماعیل بەخشی بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی ڕۆژی چوارشەممە 20 پوشپەر ئیسماعیل بەخشی چالاکی کرێکاری و ئەندامی سەندیکای کرێکارانی نێشەکەری حوتەپا لە پەیامێکدا پشتیوانی خۆی لە شەریفە محەممەدی دەربڕی. ئیسماعیل بەخشی لە ئەکاونتی توێتەری خۆیدا نووسیویەتی لە ئێران کرێکاران لە شوێنی کار بەهۆی نەبوونی ئیمەنی دەمرن یان بەهۆی هەژاری گیان ئەسپێرن و ئەگەر ناڕەزایەتی دەرببڕن ڕژیم لە سێدارەیان دەدات. شەریفە محەممەدی سادقترین و سربەخۆترین چالاکی کرێکاری ئێرانەکە لە نزیکەوە ناسیومە. سەپاندنی تۆمەتی بەغی و هاوکاری لەگەڵ حیزبەنایەرەکانی ڕژیم بەسەرە و چالاکە کرێکاریە درۆیەکی بێمانایە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی زۆهرە دادڕەست و بانکێشتی 8 چالاکی مافیژنان لە گیلان. ڕۆژی چوارشەممە 20 پوشپەر زۆهرە دادڕەست چالاکی بواری مافیژنان لە شاری ڕەش لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و هاوکات 8 چالاکی دیکە لەلایەن دادگای ئینقلابەوە بانکێشت کراون. بەیانی چوارشەممە هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانی ڕەشت بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردوێتە سەر ماڵی زۆهرە دادڕەست و ئەو چالاکە مەدەنییان دەست بەسەر کردووە. زاهرا دادڕەست خوشکی ئەو بەندکراوە لە پەیامێکدا ڕایگەیاندووە کە ئیتلاعاتی سپای پاسداران بە بیانووی ڕێگریکردن لە هەڵاتنی زۆهرە بۆ دەرەوەی وڵات ناوبراویان دەست بەسەر کردووە. هاوکات 8 چالاکی مافیژنانی گیلان بە ناوەکانی فڕۆغ سەمیعانیا، جڵوە جەواهری، مەتین یەزدانی، یاسەمین حەشدەری، نگین ڕەزایی، ئازادا چاوۆشیان، سارا جەهانی، هومەن تاهری و زەهرا دادڕەست بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 6 ساڵ بەندکرانیان بانکێشتی ناوەندە قەزایەکان کراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.